یەکەم ڕۆژی پرسەی مام جەلال تاڵەبانی لە شاری سلێمانی بەڕێوەچوو بە هەزاران هاوڵاتی و نوێنەری لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە لە پرسەکەیدا بەشدار بوون. بەشداربوانی پرسەکە ڕۆڵ و کاریگەری و کەسایەتی مام جەلالیان لە چارەسەرکردنی کێشەکاندا بەرز نرخاند. هاوکات مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی هاوخەمی خۆی دەربڕی و بە پێویستی زانی لایەنە ناکۆکەکان سوود لە ئەزمون و کارە باشەکانی مام جەلال وەربگرن. وڵا پەیام ئەوەیە کە هەموو لایەک هەوڵ دەین ئەو کلێنەی جەنای مام جەلال بەجێهێشتووە پڕیکەینەوە. ئەو سیفەتە باشانەی کە وای کردووە خەڵک ئومێدی بە مام جەلال بێ و خۆشی بوێ هەوڵ دەین ئەو سیفەتانە ڕەچاوکەین و دەرس و پەندیش وەربگرین لە کۆچی دوای جەنای مام جەلال کە هەمومان ئەو ڕێمان لە پێشەکەواتە باشتێکی وا بکەین لای خوا و خەڵک سەربەرز بین. هاوڕێیان و هاوخەباتانی مام جەلال دەڵێن لە ماوەی ڕاپەڕاندنی کار و بەرپرسیارەتەکانیدا مام جەلال کاری لەسەر کۆکردنەوەی لایەنە جیاوازەکان و چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەکان کردووە. بۆی وەک وەفاداریش مام جەلال لە گەورەکان بکەن گەرەک ئەو نرخن گۆ مام جەلال ژیانە خۆ تەف دەرباس کرد بۆ خاتری پاراستنەوەنا گەرەکان پاراستنەوە بکەن و گەرەک ئەف چەند سێ دیرۆکیش مەرهاتی ئەمکاری بن ئەم بسەرکەون و گەرانتیاوێژی یەکێتیا کوردە. هەژار و فەقیرە کرد لە مافی جوتیارانە کرد. یانی مام جەلال کەسایەتێکی تایبەتی بوو لە ناو حرەکەی کوردی و شۆڕشی کوردە هەڵکەوت بوو. ڕۆشنی مام جەلال خەسارەتێکی گەورەیە بۆ هەموو میلەتی کورد بۆ هەموو پارچەکانی کوردستان. کەنیلێکی گەورەی کردە بزوتنەوەی کوردستانی و کوردە. بە باوەڕی من ئەگەر هێزە سیاسیەکان و ئەگەر بە تایبەتی یەکێتی وریانە بن ئەو کەنیلەی مام جەلال بەجێهێشت زۆر بە ناڕەحەت بڕەکرێتەوە. هاوکات نوێنەرانی لایەنە سیاسیەکانی عێراق لە پرسەی مام جەلالەوە پەیامی یەکپارچەیی خاکی عێراق و چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدادیان گەیاندە بەرپرسانی هەرێمی کوردستان. مام جەلال لە ژیانیدا وێزگەیەک بوو بۆ کۆکردنەوەی سەرجەم عێراقیەکان و کۆتاییهێنان بە ناکۆکیەکان. بە هەمان شێوەش لە کاتی وەفاتیدا سەرجەم عێراقیەکان لێرەدا کۆبوونەتەوە بە سەرجەم نەتەوە و ئاین و مەزهەبەکان. وەک چۆن لە ژیانی سیاسیدا مام جەلال کۆکەرەوە بوو ئاوهاش لە مردنەکەیدا هەموو لایەنە کۆک و ناکۆکەکانی کۆکردەوە لە پەراوێزی پرسەکەشیدا بۆ چارەسەرکردنی کێشەکان. مەسعود بەرزانی لەگەڵ عەیاد عەلاوی و ئوسامە نوجێفی جێگرانی سەرۆک کۆماری عێراق کۆبوونەوە. هەروەها پێشبینیش دەکرێت کۆبوونەوە و دیداری دیکە لە پەراوێزی پرسەکەدا بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئەنجام بدرێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.